وریا قەرەداغی ڕابشکاری نێودوڵەتی لە هۆڵەنداوە لەگەڵم دەبێت بەڕێز وریا سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئێستا ئاگری شەڕێکی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەڵگیرساوە ئێران لە بەرامبەر ئیسرائیل و ئەمریکا و هاوپەیمانەکانی و لەلایەکی دیکەوە وڵاتانی عەرەبی لەنێو بەرداشی ئەم ڕووداوانەدا خەریکن دەسووتێن. پێتان وایە پێشبینی چی دەکرێت و خوێندنەوەتان بۆ ئەم ڕووداوانە چییە؟ ئەبێ چاوەڕێی چه گۆڕانکاریەک لە ئەنجامی ئەم شەڕە بکەین؟ ئەم کاتتان باش وە کاتی بینەرانی باش. وا دیارە سەرەکی کە ئەم جەنگە دەستی پێ کرد زیاتر تحلیلات ئەکراک، یعنی کە ئەم هێرشێکە بنە سەر ئێرانە، فشارێکی هێنە سەر ئێرانە تاکو ئەو مەرجانەی کە ئەمریکا دایناوە قبولی بکات و بێتە سەر مێزی گفتوگۆیە لەژێر فشارە بە زەبری قووەتە بەکار بێنرێ کە ئێران بێتە سەر مێزی مفاوەزاتە گفتوگۆیە و مەرجەکە قبول بکات. بەڵام وا دەرکەوت ئەم پلانە وانە بوو. پلانەکە لە دوای ئەوەی کە ئێران هێڕشێکی زۆر گەورەی هێنایە سەر ئیسرائیل و وڵاتانی کەنداوە، ئەتوانم بڵێم شەڕەکە زۆر قورس بۆتەوە. ئێستا گەیشتۆتە ئاستێکا کە هەندێک لە وڵاتانی ئەوروپی کەشە ئەوانش زۆر دیگەرانن و ڕەنگە بەشدار. باشە بەڕێز وریا، کەواتە پێتان وایە دانوستانەکان تەنها بیانۆ بوونە ئامانجە گەورەکە هێرش بۆ سەر ئێران بۆ ئێستا کاتی بۆیە بڕیاریان لێداوە ئەمریکاوە بە تایبەتی ئیسرائیلیش؟ بەڵێ بڕاب بکەم ئێستا گەیشتۆتە ئاستێکە کە ئەنەوێ بە هەر شێوەیەک بێت حکومەتی ئێران بڕخێنن. ئەوەیە ئامانجەکان ئەوەیە کە ئەم حکومەتە بێ بڕخێ نابێ بمێنێ، چونکە دەستیان کردووە بە لێدانی سوپای پاسداران و سوپای ئێران و مرکزی پۆلیسە و لە زۆر شوێنێنداوە. ئەمە وا دیارەدات کە ئەمانە ئەنەوێ مؤسساتی قەزایی حکومەت بە یەکجا نابود بکەن و لە بینی ببن و ئەو کاتە حکومەتی تر هیچ کاتێ هیچ دەسەڵاتێکی نامێنێت لە ئێرانە. ڕەنگە خۆپیشاندنێکی گەورە ئەنجام بدرێت و بە ئەم حکومەتە بۆ شێوەیە ئانەوێ حکومەتەکە بڕخێنن. باشە بەڕێز وریا، ڕوخانی حکومەت لە ئێران و گۆڕینی دەسەڵات لە ئێران چه کاریگەریەکی لەسەر گۆڕانکاریەکان لە ناوچەکە دەبێت؟ ئەم جارە ئەمریکا چۆن دەڕوانێتە داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ببێ حکومەتی ویلایەتی فەقیه لە ئێران؟ بەڵێ خۆی سەرەتا زۆر سەختە، زۆر زەحمەتە بێت، چونکە ئێران وڵاتێکە کە بریتیە لە حەوت قومیاتە، حەوت نەتەوەیە. دەوروبەری ئێرانشە ئەو وڵاتانەی کەنداو هەیە کە هەمویان دگانیان تیش کردووە لە ڕوخاندنی حکومەتی ئێرانە. لەم لاوە عێراقی هەیە ئەوانش بەتەمان بەرگری بکەن لە حکومەتی ئێرانە، ئەو حکومەتە نەڕخێ. لەم لا تورکایە دژی ئەوەیە کە هێڕش ببرێتە سەر ئێرانە. هەر لە ئێستەوە دیارە ئایندەی ئێران لە سەرەتاوە ڕەنگە ساڵێ 2 ساڵ 3 ساڵ لە دوای ڕوخاندن ئەگەر حکومەتە بڕخێت زۆر ئایندەیەکی خوێناوی بێ لاو ناوچەیەوە و ڕەنگە جنگێکی ناوخۆیی پەیدا ببێت و سوپای پاسداران و بەسیج و سوپای ئێران و ئەمانش احتمال هەیە مقاومەتێکی زۆرەکەن بەرامبەر ئەو هێڕشانەی کە ئەکرێتە سەریانە. یعنی ئێران بە یەکجا تێکەچێت، احتمالش هەیە بۆ ماوەیەکی کورتە حکومەتێکی عسکەری بێنە سەر حکم لە ئێرانە کە بتوانێت هەموو شتێک بە زەبر و بە قووەت کۆنتترۆل بکە. جارێ ئەم سیناریانە هەمووی هەیە لەلایەکێکەوە حکومەتێکی موقەت دروست کراوە لەلایەن هەندی ئۆپۆزیسیۆنی ئێرانی، ئەوانش جارێ هیچ بنکەیەکیان نیە، هیچ پایەیەکیان نییە لە ئێرانە، تەنها کوردی ڕۆژهەڵات نەبێ ئەوان پایەیەکیان هەیە و پێشمەرگیان هەیە و نزیکی مەرزەکەن، وەلی باقیەکەی کەس تاکوستە پایی نییە لە ئێرانە. زۆر باشە. باشە بەڕێز وریا، گەر ئاماژە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین، ژمارەی وڵاتی عەرەبی کراونەتە ئامانج لەلایەن ئێرانەوە کە بنکەی هێزەکانی هاوپەیمانان و ئەمریکای لێیە، ئەوان ئیدانەی ئەم هێرشانە دەکەن. پێشتر بەشێکی لەم وڵاتانە نێوەندگیر بوونە لە نێوان ئەمریکا و ئێران، بۆ نمونە قەتەرە، بەحرینە، عومانە و هەروەها سعودیەشە، بەڵام ئێستا بە ئامانج گیراون. ئایا ئێران لەم کارە هەڵەی کرد کە هێرشی سەر وڵاتانی کرد و لە خۆی دووری خستنەوە، یان نامە استراتژیەکی دوورمۆدای ئێران بۆ بەم شێوازە مامەڵەی کردووە؟ بڵێ خۆی ئێران ئەگە بڕێتەوە بۆ تاریخ عێراق قەت لە بیری ناچێ لە 10 ساڵی لە 8 ساڵی جەنگی عێراق و ئێران
وڵاتانی کەنداو هەمووی پشگیریان کرد لە سەدام حوسێن و هەموو چەکیاندا پێ پارەیاندا پێ هەموو شتێکیاندا پێ دش بە ئێران هەمووی لەبیر ناچێتەوە. دووەم دەوروبەری وڵاتانی کەنداو هەمووی پایگای ئەمریکای تایە بە تایبەتی لە قەتەر یەکێکە لە هەر گەورەترین پایگای سوپایی ئەمریکا لەوەیە. ئەمانە ئەم سوپای ئەمریکا لەو ناوچەیەدانرا خۆدا نەراوە بۆ ئەوەی کە عرب بپارێزێت لە ئیسرائیلەوە، نا ئەمانەی دانراوە عربەکان بپارێزێت لە ئێرانەوە بۆ ڕۆژێکی وایە. اینجا ئێران ئەوانە بە دژمن دانێ لەبەرەوەی سوپای ئەمریکا لەوێ و طبعاً شەڕەکە لەگەڵ ئیسرائیلە هەندێک لە وڵاتانەی کەنداوش ئەترافی فەرمیان کردووە بە ئیسرائیل. ئەمانە هەمووی لەگەڵ ئێرانە ناگوجێت ئەم سیاسەتە هاودژە لەگەڵ ئامانجەکانی ئێرانە. ئێرانیش ئەکەوێت هێڕژە باتە سەر ئەو وڵاتانەیە و لەو بنکە ئێرانی ئەمریکیەکانەدات لەو ناوچانەیە. ئەمە لە دووهۆیەکەی کە بۆ ئێران دژی وڵاتانی کەندا ڕاوەستاوە. باشە بەڕێز وریا پێشووتر کە ڕێکەوتنی ئیبراهیمی لە نێوان ئیسرائیل و بەشێک لە وڵاتانی عەرەبی ناوچەکە واژۆکرا ئێران دژی مەوەستایەوە، بەڵام ئێستا ئۆتۆماتیکە وڵاتانەش خەریکن دەچنە پاڵ ئیسرائیل و دەچن ناو ڕێکەوتنەی کە وا و پراستنە هاوبەشەی کە ئیسرائیل و ئەمریکا دژ بە ئێران هەیەە. پێت وایە ئەمە چی لە هاوکێشە سیاسیەکان دەگۆڕێت ئەگەر ئێران لە دژایەتیکردنی وڵاتانە و لێدانی بنکە و بارەگا سەربازیەکانی ئەمریکا لە نێو خاکی وڵاتانی عەرەبی کەنداو بەردەوام بێت؟ ئایا توانای بەرگریکردنی تا چەندە بڕکات لەم بەرگریکردنە؟ هەموو وڵاتە عەرەبیەکان تەنها عێراق نەبێت وا بیرەکەنەوە کە دژمنی ئەساسیان ئێرانە نە ئیسرائیلە، چکە مەسەلەی ئێرانە، ترسیان لە ئێرانە. ئێران بوو کە بۆ کۆڵێ شۆڕشی تەزدیرە کرد بۆ سووریا و بۆ یەمەن و بۆ لوبنان و بۆ وڵاتانی ئەفریقیا و بۆ حتا بۆ لیبیایە. ئەمە ترسیان هەیە لە ئێرانە لە جۆکە. دوایەوە ئێرانە لە پشتی هەندێ بۆمبی تەقانەوەی سەفارەتی ئەمریکا لە بەیروت کە 240 کەسی کوشتا و دوایە لە ئەرژەنتینا گوایە ئەمانە هەمووی دەسیسەی ئێران. اینجا ئەمان مەترسیان لە ئێران هەیە و ترسیان لە ئیسرائیل نیە، لەبەرەوەی لەگەڵ ئیسرائیل یەکیان گرتووە و تقریبا دەتوانم بڵێم وڵاتانی وەکو ئیمارات و وەکو بەحرێن و وەکو قەتەر و ئەمانەیە هەمووی نزیکی ئیسرائیل بوونەوە و فەرمی اعترافیان کردووە و بازرگانەیەکی زۆر گەورەیان هەیە لەگەڵ ئێرانە. لەبەرەوە منەڵێم ئێران دژمنیانە و ئیسرائیل دۆستیانە. باشە بەڕێز قەرداغی ئاماژەت بە عێراق کرد لەگەڵەوەی عێراق لەگەڵ ئەمریکا ڕێکەوتنی استراتیژی هەیە، بەڵام گوشارەکان لەسەری بەردەوامە بەهۆی بوونی گروپ و ملیشیا چەکدارەکانەوە. پێت وایە عێراق لەکوێی ئەم هاوکێشانەدایە کە ئێستا لە ناوچەکە بە خێرایی خەریکی گۆڕانن، بە تایبەتی لە دوایەوەی کە ئامانجەکانی بڵین ئەمریکا و ئیسرائیل بەدی بێت و گۆڕانی حکوومەت لە ئێران ڕوو بدات؟ چی ڕوو دەدات لە عێراق؟ ئەگەر ئەمریکا و ئیسرائیل بتوانن حکوومەتی ئێران بڕخێنن معنایەوەی عێراقیش تەواوە. حکمی شیعە لە عێراقا ئەکەوێتە جێگای مەترسیە و بڕوا بکەم ئەوانشە بێت دەستی پێ بکەن بە سیاسەتێکی کەوە کە دوور بنەوە لە ئێرانە و ئەگینە ئەوانشەگرێتەوە و ئەگە بیانگرێتەوە بە خراپیان گرێتەوە. بەڵێ من ئەمەوێ ئاماژە بە گروپە چەکدارەکان بکەم بە تایبەتیەوانەی کە پرۆکسیەکانی ئێران بوون لە ناوچەکەدا لە ماوەی ڕابردوودا لە ئاستی بەیاننامەدا کە تایبی حیزبوڵڵا و بزوتنەوەی نوجەبا یا بڵێن بزوتنەوەی حەماس و حوسیەکانی یەمەن بەشێکیان بەیاننامەیانداوە، بەڵام هەڵوێستێکی کردداری ئۆتۆیان بەرامبەر بەم هێرشانە نەبووە کە دژی ئێران دەکرێت. پێت وایە بۆ چێم گروپانە لەم کاتەدا بەم شێوازە مامەڵیان لەگەڵ ئێران کرد لە کاتێکدا ئێران تۆمەتبار بوو بەوەی کە پارە بۆم گروپانە سەرفەکات و پاڵپشتیان دەکات لە دژی بەرژەوەندەکانی ئەمریکا هاوپەیمانەکانی. لە مەترسی ئیسرائیلە، یعنی حزب اللهی لبنان تەسریحێکی کورتی دات لە تەلەڤیزیۆنە کە وتی ئێمە خۆمان ئاماداکەین بۆ جەنگ دژی ئیسرائیل لە پێش 2 ڕۆژە. دوێنێک بە یەک جنوبی لبنان و منطقەی سەیدایە لێدا میان وێران کرد بە سەریانە. اینجا ئەمانش چاک پەیامەکەیان پێگەیشتووە، ئەو ناوچێ پەیامەکەیان پێگەیشت کە بەرامبەر ئیسرائیل ناتوانن ئەم مقاومە بکەن. ئیسرائیل و ئەمریکا پێکەوە چەکی مۆدێرنیان هەیە، تەکنۆلۆژیکی مۆدێرنیان هەیە، توانیان بچنە ناو ژووری عەلی خامنەئی هەرچی تەلەفۆناتیان هەیە هەمووی گوێیان لێبوو، هەمویانیان کۆ کردەوە لە یەک ژوورە
هەمویان ئەنتەقانە و کوشتیان جا ئەمە دەرسێکە بۆ هەموو ئەو ئەوانەی کە پشتگیریەکە لە ئێرانەوەیانەوە شەڕ ئیسرائیل و ئەمریکا بکەن ئەمە دەرسێکە بۆیان بەم شێوەیە کە ئەمریکا و ئیسرائیل هاتوونەتە پێشەوە ئەمە شێوەیەکی تازەیە تەکنۆلۆژیکی تازەیە ئەمە نیانە ئەم بە موشەکەکە لێدا باشە بەڵام ئێستا حیزبوڵای لوبنان کەوتۆتە شەڕەوە لەگەڵ ئیسرائیل هێرشی سەر خاکی ئیسرائیلی کردو و ئیسرائیلیش خەریکە پێشڕەوی بۆ نێو خاکی لوبنان دەکات لە ڕێگەی زەمینیەوە هێڵێکی بەرگری لە نێوان خۆی و حیزبەڵا دروست بکات ئایا ئەمە گروپەکانی دیکەی بەرەی مقاومەش تێوە دەگلێنێت لەم شەڕە یاوەکو ئاماژەت پێکرد ناوێرن لە ترسی هێرشەکانی ئیسرائیل و ئەمریکا ئەوان هەڵوێست یا کاردانەوەیکی ئەو تۆیان هەبێت وا دیارە حیزبوڵای لوبنان لە ئەزمموی ڕابردوو فێر نەبوونە وا دیارە هەر بەردەوا بن هەتاکو ئەو جنوب لوبنان جارێک لە باشوور لە جارێکی کەم بە یەک جاوێرانێکن چەندجا جەنگیان کرد بەرامبەر ئیسرائیل وڵاتەکەیان وێران کرد جنوبی لوبنانیان وێران کرد ئەو لوبنانەی کە پێیانەوت بووکی ڕۆژەڵاتی ناوڕاست ئیمڕۆ بۆتە تابوتێکی ڕۆژەڵای ناوڕاست ئەر ڕۆژی بۆمبەردمانە کرێت و خەڵکێکی زۆر ئاوارە بێت نیوەی ملەتی لوبنان هەمووی ئاوارن لە وڵاتانی دنیاە ئەمێ حیزبوڵاش لە ئەزمموی ڕابردووە فێر بێت و دەرس وەربگرێت و عیب نییە ئینسانەگەر لە تاریخا فێر بێت بەڵێ سپاس دەکەم بە ڕێزوریا قەرەداغی ڕاوێژکاری نێودەوڵەتی لە هۆڵەنداوە لەگەڵ کوردستان 24 بووی زۆر سپاس.